الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. خوشك براني مسلماني بريز وخوشويستم خوش حالم كلا عالقيتي ديكي زنجيري روشتو أدبكم الله كان بداتان شاد بموكا بريتيلا عالقين ويم أدب لقل ميوان والربوار ده دیارە ڕێبواری جۆرێکە لە میوان بەڵام میوان گشتیترە و ڕێبواریش میوانێکی تایبەتە بەڕێدا هاتووە و پێویستی بە هاوکاری تۆ بۆ لای داوە لای تۆ. با سەرەتا ئێمە لە سێ بەرگەدا باسی ئەوە دەکەین. سەرەتا باسی ئەوە دەکەین کە گرنگی ئەدەب و ڕەوشی بەرز و جوان لەگەڵ میواندا گرنگەکەی لە چیدایە چۆنە. خوا سبحانه وتعالى لە ئایەتەکانی 24 تا 27 سوورەتی ئەذاریاتدا لە بۆمان باسی بەسەرهاتی و چۆنێتی هەڵسوکەوتی ئیبراهیم دەکا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ میوانەکانیدا کە دیارە فریشتە بوون بەڵام لە شێوەی مرۆڤدا خۆیان نواندووە كذا فرمي هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين إذ دخلوا عليه فقالوا سلاما قال سلام قوم منكرون فراغ إلى أهله فجاء بعجل سمين فقربه إليهم قال ألا تأكلون. رأس معناي أم آية مباركانا نمشور آية بمشي وهي آية باسو خواسي ميوانا برزكاني إبراهيم بينا جيشتوا کاتێک کە لێی وەژور کەوتن گوتیان سڵاوت لێبێ گوتی سڵاوێکی سەسپاوتان لێبێ ئێوە کۆمەڵێکن نەناسراوە ناتان ناسم. دوای بە پەنهانی چوو بۆ لای خێزانی و گۆلکێکی قەڵەوی هێنا کە لە سوورەتی هوددا دەفەرمی عیجلین حەنیذ واتە گۆلچێک کە سووری کرد بۆ برژان بووی. فقربه إليهم قال ألا تأكلون ليه ونزيك خستن وتي ناخون نافرمون. أم شوار آياته حوت أو دبي جرينجي ميوان داريتيان لي ورد جيرين كإبراهيم صلاة والسلام إخوة إلى سلبي كخليل الله لقال أو ميوانان إخوة دا أو أدباني رساو كردوه يكم أو بري ريز ليقرتن هرچند نشي ناسيون. ئەگەر ئینسان کەسێ بناسێ ئازایەتی ڕێزی لێ بگرێ بەڵام کەسێک نەناسی یەکەم جارت بێ ببینی زۆریش ڕێزی لێ بگری ئەوە زۆر گرنگە. ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام میوانەکانی نەناسیون و نەش زانیوە فریشتن چونکە دوای پێیان گوتووە ئێمە فریشتەین وای زانیوە چەند پیاوێکن چەند کەسێکن لایەن داوەتە لای. بەچی دەزانین کە زۆر ڕێزی لێگرتوون بەوە کە خوای پروردگار دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث ضەیفی ئیبراهیم المکرەمین ئایا هەواڵی میوانە ڕێز لێ گیراوەکانی ئیبراهیمت پێ نەگەیشتووە واتە زۆر ڕێزی لێگرتوون. دووەم ئەوان سەڵاوی لێ دەکەن دەڵێن سەلامەن یعنی نوسەلیمو عەلەیکە سەلامەن بەڵام ئەو وەڵامیان دەداتەوە سەلامون. لە ڕووی زمانی عەرەبیەوە سەلامون کە ڕستەیەکی ناویە جملەی ئیسمی معناکەی محکەمترە لە سەلامەن کە ڕستەیەکی کرداریە جملە فعلیە. ئەویش دیارە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئەدەبە بەرزەی بەخرجداوە کە خوا لە سوورەتی ئەنیسا ئایەتی 86 دا دەفەرمێ وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها. ئەگەر سڵاوتان لێکرا بە سڵاوکردنێک بە باشتر لە خۆی یاوە خۆی وەڵامی بدەنەوە ئەو بە باشتر لە خۆیان وەڵامی داونەوە. سێیەم ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام بە پەنهانی چووە خواردن ساز بکات بۆ میوانەکانی چونکە دەفەرمێ فەراغە ئیلا ئەهلیه ڕاغە لە ڕەوەغانەوە هاتووە. ڕەوەغان و ثەعلەب ڕێوی کە شێرێک پڵنجێک شوێنی دەکەوێت قۆرت و پێش دەکا. جا ئیبراهیمی بە پەنهانی بە پەنهانکاری چوە نەک لە بەرچاوی ئەوان بچێت و جا بڵێن نابێ بچی خواردنمان بۆ سازکەی خۆت حەزیەت دەی بە پەنهانی چووە بۆی میوانەکانی حراز نەبن بڵێن خۆت حەزیەت مەدە و ئەوانە. چوارەم پاشان خواردنێکی باش و زۆریشی بۆ هێناون فەجاء بعجل سەمین گۆلکێکی قەڵەی بۆ هێنان
سێ چوار میوان بوون 4-5 بوون گۆلکێک خۆ بریشێکیان بەس بوو یا مەسەلەن کەڵەشێرێکیان بەس وەڵام گۆلکێکی بۆ ساز کردوون کە زیاد بوو لە پێویستی خۆیان وا باشە میوان کە خواردنی بۆ دادنەی زیاد لە پێویستی خۆی بۆی دانی نەک ئەوەندە بێ کە بەشی بکە یا بەشی نەکە بە باشترین شێوەش بۆی ساز کردوون لە سوورەتی هوددا دەفەرمێ فەجاء بعجل حەنیذ گۆلکێکی سوورەوە کراو واتە برژێنراو بە باشترین شێوە سازی کرد بوو. شەشەم ئەوە دیارە چوارەم پێنجەم بوو خواردنەکە هەم باش بووە هەم زۆریش بووە. شەشەم و ئەوەی کە خواردن بەردە پێش میوان فقربه إليهم خواردنەکەی لێوە نزیک خستن ئەوە باشترە وەک لەوەی میوان بەری بۆ سەر خواردنەکە ئەڵبەتە گەر شوێنەکەی گونجاو بێ. حوتەم خوڵقکردنێکی نەجیبانە ئەلا تەئکولون نافەرمون یعنی زۆر بە نەجابەت و زۆر بە لەطیفانە خوڵقی خواردەکەی کردوون. بینە سەر بڕگەی دووەم ڕوونکردنەوەی ڕێز لێگرتنی میوان ئەڵبەتە لە دووتوێی ئەو چوار ئایەتانە کە باسمان کردن بڕگە سەرەکیەکانی ڕێز لێگرتنی میوان دیارن بەڵام هەندێک وردەکاری دیکەشەیە کە من لە 11 خاڵدا هێناوم. یەکەم لە ڕێز لێگرتنی میوان ئەوەی کە پێشوازی گەرمی لێ بکرێ هەم ئیبراهیم وا بۆ عەلەیهی سەڵات وەسەلام هەم پێغەمبەری خاتەم کە لە سیرەژایینە دەیخوێنینەوە پێشوازی کردووە لە میوانی خۆی بە پیریەوە چووە. یەک دوو سەر ڕووخۆشبوون لەگەڵیدا مرۆڤ دەوێت لەگەڵ هەموو کە سەر ڕووخۆش بێ بە تایبەتی کەسێک کە میوان تە دێ بۆ ماڵت دەبێت سەر ڕووخۆش بێ لەگەڵی گفت و لەفت شیرین بێ. سێەم تۆقە لەگەڵکردنی یاخود لە باوەشگرتنی. چوارەم دانیشتاندنی لای سەرەوە دەبێ میوانت کە دێ لای سەرەوە دایبنەی یاخود لە باشتری شوێندا دایبنەی. پێنجەم پەلەکردن لە ئاو خواردن پێدانی ئەگەر ئاوە ئەگەر چایە بە پێش کات و شوێنەکە بە پێ عورف و عادەتەکە دیارەوە ئەوانە دەگۆڕێ بەڵام گرنگەوەی زوو هەرچی هەیە زوو بۆی بهێندرێ نەک چارەجێ 20 دقە چاوەڕێ داخۆ ئاوێکی بۆ دێدیا بۆ نایە یاخود چایەکی دەدرێت یان نادرێتێ پەلە بکرێ لە ئەو شتەی کە لەو کاتەدا گونجاوە پێی دەدرێت پێی بدرێ. شەشەم چاوتێنەبڕینی لە کاتی خواردنیدا نابێ خانەخوێ چاو لە میوان ببڕێ داخواست چ دەخوا و چۆن دەخوا مەگەر تەماشا بکەنەوەکو کەم و کوڕێک نوقسانیە کە بێگەناوە باشە چاوی تێ نەبڕێ بۆی ئەو میوانە بە ئاسوودەی خواردنی خۆی بخوا. حوتەم سەغڵەت نەکردنی بەهۆی پرسیاری بێجێەوە هەیە میوانێکی دێجا لە پرسیارانی دەگرێ ئەو میوانە هەر پەشیمان دەبێتەوە لە چوونی یاخود لەگەڵی دەزەکا بە هەندێک مجادلە و مناقەشە من بخۆم زۆر جار وا بووە چوینە شوێنێک هیچ ئەدەب و نەجابەتی میواندارێتی و خانەخوێتی بە خەرج نەداوە دەستی کردو بە جیدال و نیقاش و شەڕەقسە کە ئەوە ینی کەم سەلیقەی دەگەیەنێ مرۆڤ نابێ میوانی خۆی حڕاجکە نابێت سەغڵەتی کە جا عەجایبەوە هەندێک لەوانە کە پێشیان وایە بەدوای قورئان و سونەت و بەدوای پێشینی چاک دەکەون کەسی تەماشا دەکەی زەوق و سەلیقانی لە معامەڵە لەگەڵ خەڵکدا لەگەڵ میوان و لەگەڵ دۆست و لەگەڵ ڕەفیق و لەگەڵ خزم و تا دوایی. هەشتەم دەور چۆڵ نەکردنی و بەجێنەهێشتنی بەتەنیا ئینسان نابێ میوانی خۆی بەجێ بێڵێ هەتا زانایان دەڵێن هیچێک لە عوزرەکانی شواندنی جەماعەت بەڵکو هەندێکیان دەڵێن شواندنی نوێژی جومعەش ئەوەیە کە میوانەکەت وابێ پێویستکە لە لای بی بۆ تێ جومعەش نەکەی لەبەرەوەی میوانتە و ئەگەر لەو شێوە بێ کە ئەگەر بێت و دەوری بەجێ بێڵی پێی نیگەران ببێ. نوێیەم مجادلە لەگەڵ نەکردنی و هەست پاراستنی. دەیەم لەگەڵی چوونە دەر و بەڕێکردنی لە کاتێدا کە بەڕێ دەکەی لەگەڵی بچێ دەر بەڕێکەی بە گەرمی. و یانزەیەم ئیش بە میوان نەکردن ئینسان نابێ ئیش بە میوان بکە ئەرێ ناوێت لەگەڵم فڵاشتە بکەین جوان نییە ئەلبەتە دۆست و ڕەفیق و خزم و نزیک ئەوە جایە گەر ناکەسێ بە میوان دابدرێ نابێ تەکلیفی ئیش و کار و ئەوانەی لێ بکرێ. بینە سەر بڕگەی سێم بەنسبەت ڕێبوار کە لە قورئاندا وشەی ئیبن السەبیلی بۆ بەکار هاتووە کوڕی ڕێگا واتە کەسێک کە زۆر بەڕێدا دەڕوە
لە زۆر لە ئاەتاندا خوای پەروەردگار لە ڕیزی ئەوانەدا کە دەبێت چاکەیان لەگەڵدا بکرێ و هاوکاری بکرێن باسی ئیبن سەبیلی کردووە. واتە بابا ڕێبوار کە بەڕێدا دێ کە مەرجیش نییە هەژار و نەدار بێ و مەرجیش نییە لێ قەوما و بێدەرەتان بێ، بەڵام مادام ڕێبوارە و پەچی کەوتووە تەنانەت دروستە لە ماڵی زەکاتیشی پێ بدرێ بای ئەوەندەی پێ بگاتەوە منزڵ و شوێنی خۆی. چ جایی میوانداری بکرێ و هاوکاری بکرێ و خزمەت بکرێ ئەوە زیاتریش. بالو بارە ئەم فەرمایشتەی أم فرمايشته بين عند قيس السنة عن عائشة رضي الله عنها قالت ما ترك رسول الله صلى الله عليه وسلم عند موته دينارا ولا درهما ولا عبدا ولا أمة ولا شيئا إلا بغلته البيضاء التي كان يركبها وسلاحه وأرضا جعلها لابن السبيل صدقة رواه البخاري. لكن من عائشة خوالي الرازي به ضل پیغمبر إخوة عليه الصلاة والسلام لكاتي مردني دا هیچ دینار و دیرهەمی لە دوای خۆ بەجێ نەهێشت. دینار دراوی ئەو کاتەی ڕۆمەکان بووە کە زێڕ بووە، دیرهەمیش دراوی زیوی ئەو کاتە بووە کە هی فارسەکان بووە. ئەو دوو دراوە زیاتر هەبوون بە تایبەت لە نیوە دوورگەی عەرەبیدا و لەو ناوچانەدا کە مامەڵەیان پێکراوە دیناری زێڕی ڕۆمەکان لەگەڵ درهەمی زیوی فارسەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم نە دینار و نە درهەمی لە دوای خۆ بەجێ نەهێشتووە، ولا عبدا ولا أمة هیچ کۆی لەو هیچ کەنیزەیەک ولا شيئا هیچ شتێکی لە دوا نەبوو وەکو میرات بەجێ بێڵێ إلا بغلته البيضاء. تەنیا ئێسرە سپیەکەی ئێسترێکی هەبوو کە سواری بووە ئەوەی لە دوا بووە کە سواری بۆ ئەم لاولا پێی چووە وسلاحه هەروەها چەکەکەشی چەکەکەی ئەگەر تیر و کەوان بوو ئەگەر شمشێر بوو ئەگەر قەڵغان بووە ئەگەر زرێ بووە ئەوەشی کە بۆ لە کاتی جەنگدا بەکاری هێناوە و ئەڕضەن هەروەها پارچە زەویەکیش جعلها لابن السبيل صدقة کە کردوێتی بە سەدەقە بۆ ڕێبواران بۆ کەسێک کە ڕێبوارە و غەریبە و لێی دەقەومێ و بەوێدا دێ فەرموویەتی ئەو زەویە با بەرهەمەکەی دابنێن وەکو پاشەکە و تێکدای بنێن بۆ کەسێک کە ڕێبوارە و سەری لە مسلمانان دەوەستێ جا ئەگەر مسلمان ئەگە نامسلمانە پێویستی بە هاوکاری دەبێ لە واریدات و بەرهەمی ئەم پارچە زەویە بەکاری بێنن بۆ هاوکاریکردنی ئەو ڕێبوار و غەریبانە کە پێویستیان بە هاوکاری دەبێ. لە کۆتایی ئەم ئاڵقەیەشدا براو خوشکانی بەڕێزم تاکید لەسەرەوە دەکەمەوە کە ڕەوشتی جوان ئەدەبی بەرز دەبێ نیشانەی زەق و دروشمی سەرەکی ئینسانی مسلمان بێ. ئەڵبەتە ئەدەب و ڕەوشتی بەرز لە هەموو وارەکاندا لێرە دەکە باسی میوان دەکەین. هەمومان کاتێ میوانی کەسێک دەبین کەسێک دەبێتە خانە خوێمان دەزانین چۆنت پێخۆشە خانە خوێکت مامەڵە لەگەڵا بکە، کاتێک کە تۆش دەبی بە خانە خوێ کەسێک ئاوا مامەڵە لەگەڵا بکە. و زۆر گرنگە ئێمە کە پێت خۆشە لە شوێنە گەلێت قەوما ڕێبوارێکی بەڕێدا دەچی غەریبی ئاوارەی پێت خۆشە و خەڵکە لەگەڵت چۆن بن. ئەتۆش کاتێک کە کەسێک لێی دەقەومێ سەری لە تۆ دەوەستێ ڕێبوارە ئەتۆش بە هەمان شێوە لەگەڵیدا مامەڵە بکە. گەر ئینسان ئەوە بکە بە تەرازوو پێوەەر هەرگیز بە هەڵەدا ناچێ. هەمیشە خۆت بەرە شوێنی بەرامبەرەکەت پێت خۆشە بەرامبەرەکەت لەگەڵت چۆن بتوێت لەگەڵ ئەودا ئاواوە. لە ڕاستیدا لە مەسەلەی میواندارێتی و خانە خوێبوون یەکدی میوان بوون هەڵە و کەم و کوڕی زۆر هێ دەبێت ڕاست بکرێتەوە. بۆ وێن لە مەسەلەی خواردندا بەڵێ مرۆڤ دەبێت لەگەڵ خەڵکدا سەخی بێ، دەبێت لەگەڵ میوانی خۆیدا سەخی بێ و وەکو ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام سەخیبوون جایە لە زێدەڕوویکردن. هەیە ماڵ و منداڵەکەی ڕەنگە زۆر محتاج بێ، بەڵام تەماشا دەکەی هەر لێکدا میوانان دەباتەوە ماڵێ، بەڵام ڕەنگە باش هاوکاری ماڵ و منداڵەکەی خۆی نەکا. کوردواری خۆمان لێرەدایە کە دەڵێن خێر بە خوێش نەک بە دەروێش، یا هەتاکو ماڵ پێویستی پێبێ لە مزگەوتی حەرامەکە تۆ زێدەڕەوی تێدایە. بەڵام گرنگەوەیە الأقربون أولى بالمعروف، ئەوەی لێت نزیکترن لە پێشترن بە چاکە
لە پێشترن کە تۆ چاکیان لەگەڵدا بکەیت. لە قەزیەی میوانداریدا وەکو چۆن جاری وا هەیە بە باری چروکیدا کەم تەرخەمی هەیە، کەسێک داوەت دەکا بانگێشتی دەکا دەبێ هەوڵدا ینی سعی بکە وردەکاری بکە لەوە دە خواردنێکی باشی بداتێ، ئەوە حەقی میواندارێتیە. بەڵام وەکو چۆن کورتهێنان هەیە لەوەدا تێپەڕاندنیش هەیە لە ڕاستیدا، جاری وا هەیە بەهۆی میواندارێتی و خواردنێکی زۆر خەسار دەبێ کە بە تەکید هەم کورتهێنان هەم تێپەڕاندن هەردووچیان خراپن و ئینسان دەبێت لە هەموو شتێکدا هەوڵدا خەتی نێوەڕاست بگرێ وەکو خوای پروردگار دەفەرمی والذین ئیذا ئەنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. بەندە پەسەندەکانی خوا ئەوانن کە کاتێک کە خەرج دەکەن ماڵی خۆیان خەرج دەکەن لم يسرفوا ولم يقتروا، نە زیادەڕۆیی دەکەن نە ڕژدیش دەکەن، نە چەند خوچاون نە دەست بڵاون، وكان بين ذلك قواما، بەڵکو بە شێوەیەکی میانجی لەو بوارەدا مامەڵە دەکەن، نە تێدەپەڕێنن نە کورتی دێنن. خوا بەلوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا لەگەڵ میوان لەگەڵ ڕێبوار لە هەموو هەڵسوکەوتەکانماندا بەو شێوەیە کە پەسەندە لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی عەقڵ و عورفەوە بەو شێوە مامەڵە بکەین. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.